ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان هەموو ڕۆژێکی 5 حوزەیرانی بە ڕۆژی جیهانی ژینگە دیاری کردووە و ئەم ساڵیش لە بارودۆخێکی خراپی ژینگەییدا ئەو یادە دەکرێتەوە. گەرمبوونی کەشوهەوا، توانەوەی شاخە سەهۆڵەکانی هەردوو جەمسەری بەستەڵەکی باکوور و باشوور و کەمبوونەوەی ئاوی خواردنەوە بە سەرەکیترین کێشە و گرفتەکانی ژینگە دێنەژماردن. ئەمە جگە لە زیادبوونی کارگەکان و گۆڕینی سەوزایەکان بە شوی نیشتەجێبوون و تەقینەوە و جەنگەکان بەوە کاری دیکەی پیسبوونی ژینگە و گەرمبوونی کەشوهەوادا دەنرێن. بە پێی ئامارەکان منداڵانی خوار تەمەن 5 ساڵ زۆرترین زیانیان لە ئەنجامی پیسبوونی ژینگەوە بەرکەوتووە. بە جۆرێک 361,000 منداڵی خوار تەمەن 5 ساڵ بەهۆی نەخۆشیەکانی پێویست بە ژینگە و دەست نەکەوتنی ئاوی خواردنەوەەوە گیانیان دەستداوە. گەرچی لە ساڵی 2015 پێکهاتنی پاریس لە نێوان 197 دەوڵەت بۆ کەمکردنەوەی بڵاوبوونەوەی گازە ژەهراویەکان واژۆ کرا، بەڵام دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ناوەڕاستی ساڵی ڕابردوو کشانەوەی وڵاتەکەی لە ڕێکەوتنەکە ڕاگەیاند. بە پێی بۆچوونی شارەزایانیش ڕێکەوتنامەی پاریس بۆ کەشوهەوا بە یەکێک لە پرۆتۆکۆڵە گرنگەکانی بواری ژینگەدا دەنرێت، بەڵام وەک پێویست جێبەجێ نەکراوە. لە ئێستاشدا چین بە ڕێژەی لە 29 زۆرترین پشکی لە پیسکردنی ژینگە و ئاوهەوا بەردەکەوێت. دوای ئەویش ئەمریکا بە ڕێژەی لە 15 لە پلەی دووەم دێت. هەموو ساڵێک و لە ساڵ ڕۆژی جیهانی ژینگەدا لە پایتەختی وڵاتێک کۆنگرەی ڕۆژی جیهانی ژینگە بەڕێوە دەچێت. ئەم ساڵیش نیودلهی پایتەختی هیندستان میوانداری ئەو کۆنگرە دەکات کە لەژێر دروشمی ڕێگری لە پیسبوونی پلاستیکی بەڕێوە دەچێت. بە پێی دوایین ئامارەکان لە ئێستادا 5 ملیار کەس پلاستیک بە شێوە و جۆرە جیاوازەکانیەوە بەکاردهێنن. نەتەوە یەکگرتوەکانیش داوا لە کارگە و کۆمەڵە و ڕێکخراوە مەدەنیەکان دەکات ڕێوشوێنی پێویست بۆ ڕێگری لە پیسبوونی پلاستیکی و دووبارە بەکارهێنانەوەی پلاستیک بگرنەبەر.